ساڵەکانی هەفتاوە کە هوەری کوردی بەرەو دوای حەسەنینەی سەوتی باڵەوان خەریب لەو شارە کپە بوو بەڵام کاک ڕەحیم توانی ئەو کە لێنە پڕکاتەوە و هوەری میلی بەڕاستی بەرەو پێشەوە بەرەو خزمەتی هەموو هونەرمەندان کە بە باڵەوانەکەی کاک ڕەحیمێت چەبوو لەو هونەرمەندانەی کە زۆر خۆنەویستانە بەبێ بەرامبەر کارەکانی کرد و دڵسۆزی هونەرەکەی بوو ئێمە لە ساڵەکانی هێشتاوە بەیەکەوە ئیژەکەین لە هوەری میلیە ئەم پیاوە ڕۆژە لە ڕۆژان ماندووبوونی دەرنەبڕیوە گلەی نەبوو لەوەی کە ماندوو بێ لە هونەرە بەڵام هوەری میلی بە هەموو پێکاتەکانیەوە قەرزاری ئەم پیاوەن تای سەر بڕواناکەمی شتێکی بۆ کرابێت کە شایستەی ماندووبوونەکەی و پیا بەخێبن سەر چاوم بە پێ خۆشحاڵیەوە بۆ ئەو پیاوە بە ڕێزە ئەو هونەرمەندە گەورەیە بەڕاستی کاک جەزا زۆر سپاس دەکەم کە هاتن ئەو پیاوە گەورەیە بەسەرەکەنەوە ساڵانێکی زۆر زۆر ئەو پیاوە خزمەتی هوەری کردووە ئیتر یعنی من هەرچیە باس کەم لەوانەیە چەند برادەریش کەش هەبێ هەر دەربارەی ئەو پیاوە کەمیان وت پێ منیش هەر لەم کەم وتووە هەرچیە بڵێم بۆ کاک ڕەحیم هەر لەم کەمە لەبەرەوەی ئەو پیاوە ئەم لە خزمەتی هەیە ئەم لە خزمەتیە بەبێ مقابل بەبێ ئەم سەرەوە سەر بەبێ ئەوەی کە بڵێن ناڕەحەتیەکمە بێشتێکمە خوا جاری وا هەبووە لەگەڵمانە ئیشی هەبووە زەروریاتی هەبوو ئەو پیاوە دڵی خەڵکی نەشکانووە هاتووە تر عنی بەپێی وەختی خۆی ئەو شتانەی وات داناوە خەڵکیی زۆر تالبی کاک ڕەحیم بوون لەو کاتە ئێمەش لەگەڵ کاک ڕەحیما بووین کاک ڕەحیم ساڵانێکی زۆرە خەریکی باڵەبان بووە و خزمەتێکی زۆر زۆری هەبووە بڵێم ئەگەر باسی گۆرانی بێژەکان بکەم بڕوان ناکەم عنی لەم شاراوەی ئیشی میلیەتی کردبێ کاک ڕەحیم بێبەشی کردبێ لە باڵەبان ئەگە وەکو ئەو زمانی ئێمەش لە دوای کاک عەزیزەوە من لەگەڵ یابووم بە زۆری تر کە من ئیشەکانم لەگەڵا کردووە لەگە کاک ڕەحیمە ئیتر لە کاک کەریم خەمزەییەوە لە کاک ئەحمەد شەماڵەوە لە جەلال سەعیدەوە لە کاک مەحموود محەممەدەوە لە کاک ئەحمەدی برایەوە لە کاک ڕەزاوە لە کاک ساڵحی چایچیەوە لە کاک قادری مەلا چاوڕەشەوە لە حامید بێکەسەوە ئیتر لە کاک فەتاحی سۆزەواریەوە لە مستەفا ڕەوفەوە لە کەریم گوڵانیەوە لە عەتا چاوشینەوە لە مامۆستا میدیاوە ئیتر من یعنی ئەوی کە بیرم نەبێ بەڕاستی ساچووکە کاتەکەی ئەی تەبیعی کاریگەری هەیە و پێشتری ژەر کاریگەری هەبووە چوچێکم ئەو کاتەی ئەوانەی کە چاویان لە کاک ڕەحیم کردو و ئەم پێیگەیانون مین حیان بۆ کرا و هەموو حسابێکیان بۆ کراوە خۆزگا ئەوەش بۆ کاک ڕەحیم بکرایە و هەیکەلێک بۆ کاک ڕەحیم و بۆ مام محەممەدی نەی و مام حەسەن و ئەمانە بکرایە بۆی قەت لە بیر نەچوونایەتەوانێ خۆشتریت و دانیشتەکانیان هەموو شایانی باسەوەی کە تەسویرەوەی کە سەوتەوەی کە دەنگە و ئەوەی کە خەڵگەی بینێ و ئەوەی کە بیستراوە تازانی باوەڕ ناکەم کەسێکە بێ شان باتەوە لە شانی ئەو خزمەتەی ئەوان ئەوە بکاتەوانێ مەخۆم ساڵی هەشتا و دوو بە یەکەوە چوین بۆ تەلەڤیزۆن بەرنامەمان کردووە لە تیپی مۆسیقای جوان بووینەوە سەردەما ئەو کاتە ئەوان نەشات و ئینتاژیان هەبوو وەڵڵی هیچ کەسێک کەم ناناسی من بەغێری کاک ڕەحیم شایستەی وەڵڵی باشترین شتە بۆی بکرێ دەستخۆشی لێکەم سپاس دەکات بە ساقم ڕۆحی برای گەورەی چاوەکەمی کاک جەزاژیان زۆر بەڕێزی چاوەکە من عەبەی سێزایە و مام حەسەینەوە کاک ڕەحیم ڕۆڵێکی گرنگی هەبووە لە باڵەبانە بەڵێ لە دوای مام حەسەن و ئانەوە هەر کاک ڕەحیم هەبووە کاک ئومێدیش هەبووە بەس ئەوان زیاتر دەرکەوتون تۆ زۆر کات ڕەنگە لەگەڵ یابووبی لە تۆمارکردنی بەرهەمە میلیەکانی وەکو هونەرمەندان مەحموود محەممەد و ئەحمەد شەماڵ لەگەڵ مەحمووە دانیشتم لەگەڵ کاک ناسر عینە سەد لەگەڵ ئەحمەد شەماڵە دیارە خزمەتێکی باشی بە هونەری میلی کردووە ببچون کاکە مەلەوەندەی جەناب بزانی کە ئەو ڕۆژانی کە تۆمارەکان بڵاو بووە خۆ دەزانی کاتی خۆی خەڵک سەرەیەگر بۆ بڵاوبوونەوە بۆ گوێبیستنی ئایا چێژیان لە باڵەبان و زەڕبووانە وەرەگر کاتی خۆی وەڵا خەڵک زیاتر حەزی لە باڵەبانەکان بوو ئەو شتانی کە لە باڵەبانەکە لە فەرقەکان خۆشتر بوو بەڵێ مەحموود محەممەد و ڕەزا جوولەکانی و
زۆربەی لە گۆرانی بێزەکان کە دانیشتوی سوپان بۆ کردو شەوانە وەکو کەسێک کە خۆت لەناو ئیشەکەی بووی لە تۆمەرگاتە بۆ تۆ ئەتبینی بۆ ڕۆژی دواتر کە ئەو کاسێتانە بڵاوەوە بە بۆچوونی منوە بۆ کەسێک تایبەت بە هونەری میلی ئەو ڕۆژانی کە ئەو شتانە بڵاوەوە کە ئەحمەد شەماڵ بێ مەسەن بە ڕەحمەت بێ مەحموود حەمار ڕەزا جوولەکانی و یعنی تەوەژمێکی جوانی هونەری میلی لە دوای هەشتاکان بە بۆنی باڵەبانەکەی کاک ڕەحیم و کاگومێ دوانەوە لەم سلێمانیە گەشەی کردوانیە بەڵەوە زۆر 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 دەوری هەبووە لە ساڵی نەوەکانیشە بەرهەمێک بۆتە جی کردووە نەوە شەش بەڵێ نەوە شەش باڵە بەڵێ جەم بوو سووسیکە هیچ لەگەڵ من دەستخۆشی لێکەم سپاس دەکەم زۆر سپاسی واکەم بینی پارتی حکوومەتی بەغا کرا ساڵی هەفتا بۆ هەفتا و چوار کاک ڕەحیم لەو کاتانە دەرکەوت بە باڵەبانەکەی شارەزایەکی زۆر باشی هەبوو شەوانە خەڵک لە گەڕەکەکانە لە گەڕەکی مەڵکەنی و حاجیحانە ئاهەنگە ئەگیێڕا بە بۆنە 11 ئازارەوە بوو کاک ڕەحیم بە باڵەبانەکەی بەشداریە کرد و هەموو خەڵکەکەی قسە گوزۆ شوخڕۆش و هەڵپەرچیی گەورە سازەکرا ئەو کاتانە تەڵعاً وەکو ئێستا نەبوو کە شت وەسایل زۆر بێ قامیش ئاهاو بۆ گڵەبانی سەربان لە دەرەوەی شارە هات لە دیەکانەوە هاو بە وڵاق ڕانەکێشا ئێمە هەندێکمان لەو قامیشانە کرد بۆ هەر ماڵێک بدا ئەبرد و دانیشتین خەریکە بووین کە بتوانین چۆن ئەو باڵەبانە دروست بکەین و یاخو زمانەی ئەو باڵەبانە جوزە لە دروست بکەین بۆ کاک ڕەحیم بۆی کە بتوانێ ئانکەمام بکە کەسێکی باش بوو وتوانی دوا بە دوای ئەوەی کە لە هەفتا چوارە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانیا ئاشنا بۆمانە توانێن لە ساڵانی هەفتا و پێنج بەرەوسەر ئەو ئاهەنگانی مێرەجارانەی کە لەسەر ئاستی عێراق ئاکرا دەورێکی زۆر کاریگەری هەبێ و فرقەی سلێمانی لەو جانبا بردە پێشەوە چەند جارێک بەهۆی وجودی کاک ڕەحیمەوە کە دەسو پەنجەیەکی زۆر جوانی هەبوو بۆ لێدانی ئەو باڵەبانە کە فرقەی سلێمانی نازناوێکی باش لە عێراق وەربگرێ و ناودارێکی باشی بۆ خۆی پیاکریم ئەو کاتان لەو سەردەمایار پێمانە و کاکە ڕەش وا مەشهور دوو ئادوو برام پێمانە ئەو لەوانێ ئێستا نەتان بیست بێتوانە هیوادارم هەر لە ساغ بێت وەر سەلامەت بێت و ئەوی پێیکرابێت لە عمری خۆیان توانێتی خزمەت با هونەری کوردی بکات شەمبیلە زۆر سپاس بەڕێز وەکو کەسایەتیەک وەکو خەمخۆرێک شاری سلێمانی بەڕێوەلاتی هونەرەکانی موزیک ڕێز لەم هونەرمەندە میلیە دێرینە ئەگرێ پێتان باشە ئەم جۆرە بۆنە و یادانە بکرێت شتێکی زۆر زۆر باشە بن لەوانەیە لە ڕاستی ئێستا خەڵکانێکی زۆر هەبن لەم شارە کە بژین نەیناسن بەڵام لە سەردەمانێکە ئەو کوڕا جوودێکی زۆری کردو لەسەر نان و ئاو مەعیشەتی خۆی هیچ پارەیەک نەبوو هەڵبەتە مقابل ئەو شتانە توانی هونەری کوردی نییە هەنگاوێک بەرێتە پێشە بە باڵەوانەکەی شتێکی زۆر زۆر باشەکەن کۆمەڵی هونەروێژەی کوردی هیوادارم ئەو کەسایەتانە لە بیر نەکەن بیخەن و بیری هەموو هاوڵاتیان و دانیشتوانی ئەم شار و خەڵکی کوردستان کاوانە ڕۆژە لە ڕۆژان ماندوو بوون بە هونەرەکان توانیانە خزمەت بکەن دەستیان خۆش شتێکی زۆر باشەکەن زۆر سپاس کاک ئێستاجان سپاس دەکەم شایانی بڵێم چییە وەڵاوەکو بەحرێک وایە بەلەمێکی تیابێ و پێوەی دیار نەبێ ئەمەنەی شت هەیە ئەمەنەی یعنی کاتێکە و پیاوە من بزانم عەسفی کردو و باڵەبانی لیاوە زۆری پێگەیان و گەشتە قیمە و وەزەم خۆشی هاتە دواوە هاتە دواوەکەی و گەورە و بەڕێزەوە تا بەڕێوەراتی هونەرەکانی موزیک ئەم ڕۆژێزنانی بۆکە و لە ناونەتەوەکەیە خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەنە بە بۆچوونی تۆ باڵەبانەکەی ئەو زەربەکە و ئەو سەردەمانی کە هونەری میلی ئەمان گەشیان پێکرد لەگەڵ گۆرانەکانی بەڕێستان و ئەو نەوەی خۆتان ئایا بۆ ئەمڕۆ کاریگەری هەیە ئەی تەبیعی کاریگەری هەیە و پێشتی ژەر کاریگەریە بووە چوچێکم ئەو کاتەی ئەوانەی کە چاویان لە کاک ڕەحیم کردو و ئەم پێیگەیانون مین حیان بۆ کرا و هەموو حسابێکیان بۆ کراوە خۆزگە ئەوەش بۆ کاک ڕەحیم بکرایە و هەیکەلێک بۆ کاک ڕەحیم و بۆ مام ئەحمەدی نەی و مام حەسەن و ئەمانە بکرایە بۆی قەت لە بیر نەچوونایەتەوانێ خۆشتریت و دانیشتەکانیان هەموو شایانی باسەوەی کە تەسویرەوەی کە سەوتەوەی کە دەنگە و ئەوەی کە خەڵگەی بینێ و ئەوەی کە بیستراوە تازانی باوەڕ ناکەم کەسێکە بێ شان باتەوە لە شانی ئەو خزمەتەی ئەوان ئەوە بکاتەوانێ مەخۆم ساڵی هەشتا و دوو بە یەکەوە چوین بۆ تەلەڤیزۆن بەرنامەمان کردووە لە تیپی مۆسیقای جوان بووینەوە سەردەما ئەو کاتە ئەوان نەشاتوین تاجیان هەبوو وەڵی هیچ کەسێک کەم ناناسی من بەغێری کاک ڕەحیم شایستەی وەڵی باشترین شتە بۆی بکرێ دەستخۆشی لێکەم سپاس دەکات بە ساقم ڕۆحی برای گەورەی چاوەکەمی کاک جەزاژیان زۆر بەڕێسی چاوەکە من
بەڕاستی کەوتی هوەری میلی یعنی باڵەبان و زەڕب ئستاوا تەتەوەری کردو ئالەتیکان لەگەڵا تێکەڵاو کردو لەم شارەیە هوەری میلی کەوتی هوەری میلی ئیتر لە زمانی حەسەن زیرەک و خوا لێ خۆش و ئەحمەی خولەستنەی ئەوانەوە بە تەپڵ و باڵەبانەوە هەموو ئاهەنگەکانی ماڵانە کرایت مناسەباتەکان و هەموو ئاهەنگەکان بۆ تەپڵ و باڵەبانەوە کرا کاک ڕەحیم یەکێ وڵەوانی کە شانیایە بەر ئەم هوەری میلیە بەڕاستی خزمەتێکی زۆر زۆر گەورەی بەم هوەرە کرد جا کاک ڕەحیم کە بیدایەت دەستی کرد بە هوەر لە ڕێی ئەکادمیۆ دەستی پێگەیە وە نەبێ بڵێ ئەشوای ئیشەکە بکە هەر بۆیە مامۆسای گەورەمان مامۆسانەوە خەراقی ئەم دەستی ئەم کابرای گرت و بەدێ هوەری میلیەوە لەگە خۆیان تیپێکیان دروست کرد بە ناوی تیپی میلی سلێمانی ئەو کاتە کاک خەریب خەمزەی و سپاس دەکەم کاکە جەزاگیان تۆ ئێوە ڕزی خۆتانە سپاسی تۆ ئەمسالی تۆ چەنەهایکی وەک تۆ کە هوەر دۆستن لە ئەسڵا ئەمانە لطفە بەرامبەر بە هوەرمەندانی کورد و ئەم میلەت و تراسی کوردەواری خۆمان کە ئەو هەڵوێستتان هەیە سپاس بۆ جەناب بۆ کاک جەمالی دەلاکیش کە ئەویش بیرەوەری و یادکردنەوەیکی کردووە ئەمانە هەموو دۆستانەی هوەر دۆستانەیە لە ئەسڵا بەڵام بەداخەوە ئێستا ژەرم بەداخەوە لە ناو میلەتی خۆمانە بەڕاستی ئەوانەی کە لە زوویەکەوە لە کۆنەوە ئەمانە بە هەڵساون بە خزمەت هەر لە حەسەنی نێەوە هەر لە ئەحمەد داودەوە هەر لە ئەمانەوە کە بەڕاستی ئەمانە جێگەی دڵخۆشیکەری ئەو میلەتە بووە بەڵام بەداخەوە کە ئەمانە کەسانێک نەبوو دڵخۆشیان بکات کەسانی نەبوو کە هانیان بووە تەرجیحیان بکات بۆ ئەوی لەو هوەرانە هەر بەردەوام بن وەلەو بەسەر چێشی خۆمان هەر بەردەوام بووین هەروازمان نەیەنا بەڵام لەم ئەخیرانشە کە بەڕاستی تۆزێ دڵگران بووم چ لە هوەرمەندان لە یەشێتی هوەرمەندان لە وەزارەتی ڕۆشنبیری وەختی خۆی معاشی هوەرمەندان هەبوو ئەدرا شوم ڕۆژێ وتیان کاک ڕەحیم معاشەکە بڕاوتم بۆ گوڵەکەم وەڵا لوژنە بڕیوەتی وتم لوژنەکە چییە وەڵای تەوە لوژنەکەی بچۆرە لایەن چوم وتم کاکە معاشی منتان بۆ بڕیەوە وەڵا کاک ڕەحیمە بێ خزمەتەکە و کۆ بکەیتەوە بۆمان بینی جاوتم برا من خزمەتەکەم لە تەلەڤیزیۆنی ڕەشوسپیەوە لە ساڵی هەفتاکانەوە هەیە خۆ هەموو ئەرشیو لای جەنابتانە هەموو ئەرشیو لە جامیعەیە لە تیپی سلێمانیە لە سەقافەی جەماهیریە ئەی ئەمانە ئەرشیو نین من پچم داوایان لێ بکەم بۆ بکۆ بکەم و بەسەر چاو هێناشم بریشیان بەڵام ئەوانەی کە وەلەو لەگەڵ ڕێزمە هوەر ئەوانەی کە چ گۆرانی بێژ بێت چ مۆسیقی بێ کە لە ناخی ئەم میلەتەوە هەڵەقڵێ وەڵڵاهی بۆی نییە حیزب خۆی بکە بە ساحیبی ئەوە هینی میلەتە ئەوە لە توراستی میلەتەکەتەوە هەڵقڵاوە ئەمە ئەو خۆی پێوەڕانەوە شوێنێ وەڵا بەڵام بڵێە تەرجاکردن هەر بووە یارمەتی هەر بووە بۆ ئەوەی ئەم هوەرە بەرەو پێشەوە بڕوە کە تەمەشام کردیا بەم نەوعەیە بەڕاستی ئەوەی کە من پێم گەیان لەگەڵ ڕێزما بۆ ئەوانەیش کە جویان لێ و ئەزانن چێ ئەڵێم تەمەشاکەم ئەو مەنحی وەرگرتووە و عەرزی وەرگرتووە ئەو معاش وەرەگرێ منیش سفری دوای پاریزە بوو قەپەن نەیخوێنەوە باشە بۆ لە دوای حەسەنی نەی ئەوە جەماهیر میلەتەکە خۆی زانێ حەسەنی نەی خوا عەفوی کە ئەو ڕۆی جێگرەوەکەی من بووم لە سلێمانیە بەڵام لە کەرکووکیشە ئەحمەد داودە بوو و جێگەی ڕێزیشە شوێندەسیشیان دیارە ئەمانە جێگە ڕێز و احترام بۆ میلەتەکە بەڵام بەداخەوە کە چ لە ڕۆشنبیریەوە چ لە هوەرمەندانەوە ئەمانە پەراوێ سخران داوای لێبوردنیش دەکەم لە هەموو لایەکتان هیوادارم کەوە ئەو هەر من نابەتەنیا ئەو کەسانش کە خزمەتی کۆنیان هەبووە بە سەردانیان بکرێت با بیرەوەریشان ڕێزیشان بۆ بکرێ هیچ نەبێ بزانن کە ئەمانە پێگەیان چی بۆ لە ناو میلەتە و هیچ نەبێ هەر دڵخۆشکەریە بۆی ئەجنا دەردی ئەحمەی خولەسنەی خواعەفوی کاوتی لە پاش باران فەڕەنجیم بۆ چییە ئەمانە ڕاستی و حەقەت ئەو جەماهیرە خۆی ئیزانێ ئەوانی کە هوەر دۆستن هیوادارم ئینشاءڵڵا ئەوانی تریش بەسەر بکەنەوە سپاسی بەڕێز دیشتانەکەم و هی هەموو لایەکشتان ئێمە کۆمەڵی هوەری میلی لە 2010 ڕێزێنانمان بۆ بەڕێزی کردووە چکە شایانی زۆرەوە گەورەتری بەڵام ئەمڕۆ خۆشبەختانە بەڕێوەبەراتی هوەرەکانی موزیک و بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هوەر
بیریان لەوە کردێتەوە کە کاگڕەحیم مینەی بەنەوەی داهات و بناسێن و ڕێزە مادووبوونەکەت بگرن وەڵا سپاسیانەکەم بۆ هەموو لایەک و بۆ جەنابیش بەڵێ من پێشتر جەنابەت بەسەرێ کردمەوە و زۆریش جێگەڕێز و پێخۆش حاریم بوو بەڵام کە ئەوان بێدەنگیان لێ کرد شتەکان هین نەبوون بەڕاستی زویر بووم بەڵام من هەستی بەڕێزی جەنابتانەکەم هی ئەوانی ژەکەم کە ئەم هونەرمەندانە کۆنانە بەسەر بکەنەوە هیچ نەبێ دڵشان ئاش بێتەوە بێنەوە ناو قاعەکە ناو جەماوەرەکە بەڕاستی دڵمان بە خۆمان دامێنێ ئەگەر برێن و ناڵێن زۆر زۆر سپاسی بەڕێزیش دەکەم وەی ئەوانیش کەوا بەسەرمانەکەنەوە ماڵی هەموو لایەکتە ناوا بێ تۆ جێگەی شانازیمیانی هیوای تەمە درێژی بۆ خوازین زۆر سواز بۆ دیدارەکەت سواز شله هەموو لایەک بە سەربەزی و بە خۆشی و بە خۆشبەختی ئەم میلەتەی شله ئەم نامەتێشمان لە کۆڵ بێتەوە شتیوان بەخۆ زۆر سپاس بۆ هەموو لایەک